200 ساڵێک بەر لە ئێستا مەولانا خالیدی نەقشبەندی بارگە و بنەی خۆی لە سلێمانی دەپێچێتەوە و ئەتوانین بڵێن بەوەی ململانێ ئاینی و مەزەبیەکانەوە شار بە دەرەکرێت. بەڵام تا ئێستاش ڕۆحی مەولانا لە نێو پارێزگای سلێمانیدا هەر بەردەوامە و هەر زیندووە و پارکێکی شایانیش زۆر ڕازاوە جوانیش بە ناویەوە دەکرێت. لەبارەی ئەو پارکەکە لە راپۆرتەکەتە بینیتان کە یەکێکە لە سیما زۆر جوان و ڕازاوەکانی پارێزگای سلێمانی وە لە هەفتەی ڕابردوودا بەڕووی هاوڵاتیاندا کرایەوە. میوانداری زۆر بەڕێز دارەوان ڕەسوڵ بەڕێوەبەری پرۆژەی پارکی مەولانامان کردو. کاک دەروان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادە زۆر سوپاس بەوە دەستخۆشیشتان لە یەکەین بۆ و دیمەنە جوانی کە بە هاوڵاتیانی پارێزگاکەتان بەخشی. دەپرسم لەبارەی پارکی مەولاناوە زانیاری بە بینەرانمان بدە لە ڕووبەرەکەی و هۆکاری دروستکردنەکەی و ماوەی ئەو پرۆژەکەش چەندی پێچوو. بە ناوی خۆی بەخشندەوە میهرەبان، بەیانیتان باش و سوپاس بۆم دەرفەتە. پارکی مەولانە باخچێکی گشتیە کە گروپی کۆمپانیاکانی هەڵەبجە و فامیلی مۆڵی سلێمانی لەسەر ڕووبەری 132,000 مەتر دووجا بە بودجەی زیاتر لە 12 ملیار دینار. هەڵبەتە ئەم ڕقەمانی کە باسم کرد سەوزایەکانی دەوری فامیلی مۆڵیش ئەگرێتەوە. پێشکەشی شاری سلێمانی کرد کە جێبەجێکردنی پرۆژەکە لەژێر سەرپەرشتی شارەوانی سلێمانیە. بەشی پرۆژەکانی شارەوانی سلێمانی بەڕاستەوخۆی سەرپەرشتی پرۆژەکەیان کردووە لە بەرواری 20/1/2020 لەلایەن پارێزگاری سلێمانیەوە بەڕووی هاوڵاتیانی خۆشەویستی شاری سلێمانی و گەشتیاران ناکرایەوە. ماوەی پرۆژەکە لە کێوە دەستی پێکرد کە لە 20/1/2020 بەڕووی هاوڵاتیان ئەکرایەوە. ڕاستیەکەی بەپێی ئەو دەرخستە و ئەو جدوەی تایمسکێجۆڵێکی بۆی ئامادەکرا بوو ماوەی پرۆژەکە بریتی بوو لە 500 ڕۆژ. بەڵام بە بوونەی زروفی اقتصادی و گۆڕانکاریەکی زۆر لەم ناوچەیە وای کرد کە تۆزێت تەخیر بین لە تەواوکردنی پرۆژەکەیە. لە ساڵی 2014 دەستمان بە پرۆژەکە کرد، بەڵام تەواو بوونەکەی تەخیر بوو بە ئێستاکردنەوەی ئەم پارکە لەم ساتەوەختەیە چه گرنگێکی بۆ وڵاتیانی شاری سلێمانیە هەیە و ئایا تا چەند ڕێژەی سەوزایی زیاد کردووە لەم شارەدا؟ بەڕاستی بوونی هەر درەختێک هەر بستە سەوزاییەک لە هەر ناوچەیەکی دنیا نەکتەنها لە شاری سلێمانیە گرنگی تایبەتی هەیە. با بڵێن هەموو سەوزاییەک فەنکشنێکی ژینگەی هەیە کە کارەکاتە سەر ژینگە و ئاکات لەگەڵ ئینسانە حیات بەردەوام بکەن. پارکی مەولاناش بە ڕووبەری 132,000 مەتر کە ئەم 132,000 زیاتر لە 97,000 مەتر دووجای تەنها سەوزاییە. باقیەکەی تری بریتە لە ڕووبەری هاتسکەیپ. طبعا ئەم ڕووبەرە سەوزاییە بۆ شاری سلێمانی کە شاری سلێمانی خۆشبەختانە ئەتوانین بڵین یەکێکە لەو شارانەی وڵاتی عێراق کە ڕێژەیەکی باشی سەوزاییتیایە کە لە سەر و لە سا هەژدەوەیە و نزیکە لە ستانداردە جیهانیەکان. پارکی مەولاناش ئەبێت بە بەشێکی زیادە بۆ سەر سەوزایی شاری سلێمانی و بە نزیکەی ڕێژەی لە سایە 0.56 زیە ئەکا بۆ سەر ئەم ڕێژەیە کە منیسبەتێکی زۆر باشە. زۆر باشە. باسمان لە گرنگی و بایەخی پارکەکرد بۆ سلێمانی بە لەبارەی خەسڵەت و تایبەتمەندیە جیاوازەکانی پارکەکە و لەگەڵ ئێمە وەگەزانین لە پارێزگای سلێمانی کۆمەڵێ پارک و باخچەی زۆر جوانتریش جوانمان هەن، بەڵام لەوە چێ پارکی مەولانە تایبەتتر و خەسڵەتی جیاوازتریە بێکە لە راپۆرتەکەشدا وێنە و دیمەنی کۆمەڵێ گوڵ و نەمانمان بینیکەوە تا لە ڕادەیەک لە ژینگەی ئێمەدا بوونیان نەبووە. خەسڵەت و تایبەتمەندی جیاوازەکانی پارکەکە لەگەڵ پارکەکانی دیکەدا چییە؟ ئەگەر بە شێوەیەکی گشتی وەکو لە راپۆرتەکەشە ئاماژەم پێکرد باسێکی دیزایانی باخچەداری و لانسکیپتان بۆ بکەم. یعنی بە شێوەیەکی سەرەکی سێ جۆر دیزایانی سەرەکی هەیە بۆ باغداری. دیزایانی ئەندازەیی هەیە و دیزایانی سروشتی هەیە لەگەڵ کۆمبینیشنێک لە بینی هەردوو دیزاینەکە کە پێوترێ دیزایانی تێکەڵ. هەروەکو ئاماژەم پێکرد ئەم جۆرە دیزاینە مێژوێکی کۆنی هەیە، تاریخێکی زۆر کۆنیە کە چەند هەزار ساڵێک پێشداین کە ڕۆمانیەکان و یۆنانیەکان هەوڵیان ناوە ئەم جۆرە دیزاینە بەکاربێنن کە چیان کردووە زەخرەفەیان دروست کردووە لە ناو پارکەکانە، نافوریان بەکارهێناوە، چەندین ئینجانە و شەڵی گەوریان بەکارهێناوە، سەرباری ئەوەش پەیکەریان بەکارهێناوە لە ناو باخەکانیانە. هەرچەندە پارکی مەولانە پەیکەری تیانە، بەڵام وەرگرتنی شێوازە ئەندازەیەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمانە. ئەمە خۆی لە خۆیان جیاوازیە کە ئەم سەردەمە زۆر احتیمام نادرێت بە دروستکردنی زەخرەفە و بە ڤیو. هەڵبەتە وەکو باسم کرد هەموو ڕووبەری سەوزایی سەرباری فەنکشنە ژینگەیەکەی فەنکشنێکی تری هەیە، تارگێتێکی تری هەیە. پارکی مەولانە تارگێتی سەرەکی بریتیە لە ڤیو، یعنی کە ئینسانێتە ناو پارکی مەولاناوە ناتوانێت سەیرانی تیا بکە، ئەبێت چێژ لە ڤیوەکان وەرگێ، چێژ لە دیمەنەکان وەرگێ، شوێنێکی هادی و ئارامە بۆ ئەوی گفتوگۆی تیا بکرێ، بۆی کۆڕ و سیمیناری تیا ببەسرێ کە ئەتوانم بڵێم ئەمە لە پارکەکانی ترا کەمتر هەیە. لە کاتی بوونی مناسەباتەکانە ئەوەی کە زەرەری پێئگات ڕووبەرە سەوزەکانە. گەرانتیچیە لە داهاتوودا پارکی مەولاناش
لەلایەن کۆمەڵێک خەڵکەوە کەوا لەوەچێ هیچ دڵسۆزیەکیان بۆ ژینگە و بۆ جوانی سروشت و ناوشاری سلێمانیەوە نەچێتە ئاستی پارکەکانی دیکەوە. بە خۆشحاڵی و ئێڵێم دیزایانی پارکی مۆلانە بە جۆرێک کراوە کە لە پاڵ ڕوبەرە سەوزەکە ڕوبەرێکی زۆری هاردسکەی بواتە ڕاڕە و مەمشا و ڕوبەرڕەقەکانی تایە کە ئەمەش بە جۆرێ دروست کراوە کە هەر ئەکتیڤیتیەک هەر مناسبەیەک هەر کۆڕە هەر سیمینارێ بکرێت لەم ڕوبەرانەیە بکرێت و هەوڵدراوە کەمترین ئەکسسی چوونە ژوورەوە یعنی دەرگای چوونە ژوورەوە بۆ ڕوبەرە سەوزەکان نەبێت تەنها ئینسان بتوانێت لە دووریەکەوە سەیری زۆنە سەوزەکان کرا ئەمە بۆ ئەوە کراوە کە پارکی مەولانە جوانەکەی خۆی بمێنێتەوە بەڵام سەرباری ئەوە ژینگە دۆستی تەنها بریتی نییە لە ڕواندنی درەختێک بەڕاستی ئیدامەدانی ئەمە زۆر مهمە کە چۆن درەختێک ئەڕوێنیت و چۆن گەورەیەکەیت و چۆن بەخێوی یەکەی بەڕاستی وشارکردنەوەی خەڵک و ئاستی ڕۆشنبیری خەڵک زۆر زەرورە لەم بابەتە. کەواتە سکیوریتی و ئەرکی پاراستن و خزمەتکردنی ئەم پارکە لە ئەستۆی کێدایە؟ تاکو لە بەرواری کردنەوەی پارکی مەولاناوە تا 3 ساڵ ئەکەوێتە ئەستۆی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە و کۆمپانیا جێبەجێکارەکان دواتر تەسلیمی شارەوانی سلێمانی یەکرێ بەشی باخچەکانی شارەوانی سلێمانی. نەخشاندنی ئەم پارکە بیرۆکەی ئەندازیارانی خۆمانیان لە دەرەوە وەرگیراوە. هەڵبەتە دیزایانی پارکەکە ئەگرێتەوە بۆ شارەوانی سلێمانی و کۆمپانیای جەبەل لوبنان کە شەریکێکی مختصە لە بواری دیزاینکردنە ئەوان دیزایانی پرۆژەکەیان ئەنجامەوە. زۆر باشە باس لە ئیدامەدان بە هەر سەوزایی و ڕوبەرێکی ژینگەی کرد بێگومان منیش ویستم ئەو پرسیارە بکەم کە زۆر جار چاندنی درەختێک ناکاتەوەی کە تۆ بتانی درەختێکی دیکە خزمەت بکەی لە وشک بوون بیپارێزی لە شکانەوە بیپارێزی لە هەر کێشەیەکی دیکەی سروشتی و مرۆی چی کرا بۆ ئەوەی لە داهاتوودا پارکەکە هەر بە سەوزی بمێنێتەوە لە ڕووی پاک و خاوێنی و جوانی و ڕازاوەیەکەی وەکو ئێستا بمێنێتەوە بە جۆرێک لە جۆرەکان ئەو بێمروەتی و بێڕوحمیەی هەم دەسەڵات و هەم خەڵکی ئاسایش نەیگرێتەوە کە لە پارکەکانی دیکە و لە باخچەکانی دیکە ئایبینین. اینجا لە ڕووی لایانی دەسەڵات و بۆ ڕوونکەمەوەیە ئەوەی کە ئێمە ئەنجامماناوە لە پارکی مەولانە. پارکی مەولانە هەر لە ژێر وەکۆڵێ دەسەڵات و سەیترە و چاودێری ئێوە وەکو فامیلی مۆڵ و گروپی کۆمپانیەکانی هەڵەبجەمێنێتەوە یان بۆ منە ڕاستە خۆشێتە ئەچێتە ژێر چاودێری شارەوانی سلێمانی. وەکو ئاماژەم پێگەرانی تۆتاڵی بودجەی پرۆژەکە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە و فامیلی مۆڵ لە ئەستۆیان گرتووە و بەڕێوە بردن و سیانەکردنی پارکەکە تا بەرواری 3 ساڵیش هەر لە ئەستۆی گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە بێت لە دوای ئەو بەروارەوە لە دوای ئەو بەروارەوە تەسلیمی شارەوانی سلێمانی و تەسلیمی حکوومەت ئەکرێ بەڵام ئەتوانرێت مەسەلەن هاوکاریان بین مەسەلەن ئەو تیمانەی کە هەمانە هاوکاریان بکەن وی ئەمە لە فامیلی مۆڵ و نزیشی پارکی مەولانە هەر چێکمان پێ بکرێت درێغی ناکەین یعنی نەک تەنها بۆ پارکی مەولانە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە توانن بڵێم لە زۆر شوێنی ترە جێدەستی دیارە لەم بوارەیە و کۆمەڵە شتی تریش کاکرێ ئاماژەی پێ بکەنی بۆ پارکی مەولانە بۆی کە بە سەوزی و جوانی بمێنێتەوە کە ئیشێک کراوە بۆ مستەقبل کراوە تەنها بۆ ئەم 3 ساڵە نەکراوە کە با بڵێن ئێمە ئیداری پارکەکەین مەسەلەن ئەتوانم ئیشارەت بە بواری میکانیکی پرۆژەکە بم بۆ تەسریفکردنی ئەو هەمومان ئەزانین ئاو چەندە پێویستە بۆ ژیان و چەندە پێویستە بۆ درەخت زیادبوونی ئاو هێندە خەتەرە یعنی ئەگەر ئاو زۆر بێ مەسەلەن لە پارکێکە لە حەدیقەیەکە ئاوی زیادی هەبێ ئاوی تیا بوەستێتەوە ئەم پارکە ئەمرێت و تەمەن ناکات لە پارکی مەولانایە خۆشبەختانە سیستمێکی فلترێشنی گەورە بەژێر هەموو حەدیقەکەیە ڕۆشتووە ئەگەر ئاوێکی زیادە هەبێ خصوصاً لە موسیمەکانی بارانە ئاوەکە تەسریفە بێ ئاو ناوەسێتەوە ئەگەر دیقەتی کارپێتی پرۆژەکە بن لە چواردەورەوە هیچ دەچوونێکی ئاو دیار نییە ینی شوێن نەکراوە بۆی کە ئاو دەرچێ ئەمە لە شۆم ئاوە ئەڕوات فترێشنە ئەچێتە خوار لە قوڵی 40 سانتیمە سیستمێکی فترێشنی بۆ کراوە کە ئەمە ئەوە ئاکات کە تەمەنی هەبێت سەرباری ئەوە کۆمەڵە ماتریاڵی ترمان بەکارەوە کە ماتریاڵی زۆر سەردەمیانن مەسەلەن کۆمەڵی ئەجین و ویدگارد بەکار هاتووە بۆ ڕوبەرە سەوزەکان بۆ پاراستنیان لە شەتڵ لە جیای زیادە هەندێک جیای زیادە ئەڕوێ کە ئەرکێکی زۆرە مەسەلەن ئەبێ بەردەوام خەریکی تەحشیبکردن بی لە پارکی مەولانە هەڵدراوە چارەسەری ئەوە بکرێ خصوصەتەن لە کارپێتی پرۆژەکە و ناوچەی سلۆپی پرۆژەکەیە. زۆر باشە لەو پارکەیە چەند جۆر درەخت و گوڵ نێژراون لە پارکی مەولانە بە تۆتاڵی زیاتر لە 70 جۆری جیاواز درەخت و شەتڵ و گوڵی مەوسمی و درەختی لە چێنراوە ینی هەمویان لەگەڵ جەوی کوردستانە ئێمە ئەگونجێتون کە بەڕاستەیە کە ئەڵەن لێرە ناڕوێت دراسەیەکی زۆر باش کراوە بۆ پارکی مەولانە کە ئەو درەختانەی هێنراوە ئەو درەختانی ڕوێنراوە کە لەگەڵ ئاوهەوا و بیئەی شاری سلێمانیە بگونجێ حتممە شەریکەی جێبەجێکار و ئەندازیارەکان ئەندازیارەت زراعەکانمان
دیراسەیەکی زۆر باشی و بابەتیان کردووە کە درەختێ بین ناو پارکەکەەوە لەگەڵ ئەم جەوایە بگونجێ. مەسەڵەن چیمەنی پرۆژەکە کە چیمەنی پارکی مەولانا و دەوروبەری فامیلی مۆڵ نزیک بۆ تۆ لە 40,000 متر دووجا چیمەن. ئەم چیمەنە توخمێک چیمەن بەکارهاتووە کە 6 تۆویتیایە. ئەم 6 تۆوە ئەکات بە 12 مانگی ساڵ لە هەر مەوسیمێکە توخمێکیان بڕوێت. ئەمە ژوە ئەکا بە درێژایی ساڵ تۆ ئەم چیمەنە بە سەوزی بینی و بە سەوزی جوانی ببینیت. ئەی ئەرکی خزمەتکردنی ئەو گوڵانە ئەو درەختانە لە ئەستۆکیای ئەبێ ئەمە ئەندازیار بێت و کەسی شارەزا بێت یاخود حتمما تیمەکانمان تیمی باوڵێ ئەندازیاری بواری لانسکیپ و زراعیمان هەیە و سەرپەرشتیاری زراعیمان هەیە و لەگەڵ کۆمەڵی باخەوانی شارەزایە بۆ بەڕێوەبردننی شەکە. لە پارکەکەدا هیچ جۆرە خەڵکێکمان هەیەکەوە بە جۆرێ لە جۆرەکان ڕێنمایی ژینگەیی و خۆشویستنی سروشت و نەشکاندنەوەی بۆ دار و درەختەکان و نەشکاندنی سیاجی پارکەکەی ئەگڵۆپ ئەو ئامێرەکارە بەیانی دیکە بۆ هاوڵاتیان ڕوون بکاتەوە. ڕاستی پێ بڵم لە کاتی دانانی ڕێنماییشە یاخود ئەگەر چەند کەسێکیش دابنین لە پارکی مەولانە کە کارێکی ئاسان و قورس نییە ئەوی جەناب ئەفەرمووی، بەڵام بەڕاستی بە ئەرکی دەستگاکانی ڕاگەیاندن و حکوومەتی ئەزانم وعی خەڵک زیاد بکەن لەم مەجالەیە. مەسەلەن یعنی زیادکردنی ڕوبەری سەوزایی و زۆربوونی ڕوبەری سەوزایی بەتەنها کافی نییە بۆ ژینگە دۆستی و بۆ پاکڕاگررتنی ژینگە. مەسەلەن لە شارێکی وەکو کۆپنهاگن لە وڵاتی دانیمارک کە لە ڕیزبەندی یەکەمی ئەو شارانەیەت بۆ ڕێژەی سەوزایی، نیسبەتی سەوزایی لەو شاریان نزیک بۆ تۆ لە 130 کە ڕێژەی دانیشتوانی و ئێریاکەی تقریبان ئەتوانین بڵێن هاوشێوەیە لە 150 دانیشتوانی ئەو شارە پاسکیل بەکارهێنن بۆ هاتوچۆکردن کە ئەمە کاریگەریی زۆر باشی هەیە لە ژینگە. مەسەلەن زۆربیان لە ماڵەکانیانە درەخت و سەوزاییان هەیە، ئەمەوە ئەکا خۆشەویستیان هەبێت بۆ درەخت، خۆشەویستیان هەبێت بۆ سەوزایی. یەکێکێتە ناو پارکێکی واوە مەسەلەن ئەم پارکە توان بڵێن دیارەیە خوا بەخشیوەتی ئەبێت تێبگالەوەی کە ئاسێددان و لێکردنەوەی گوڵە یا شکاندنەوەی درەختێک وەکو بەڕاستی بە بەلای منۆکو لەوانەیە وەکو کوشتنی ئینسانێک وا بێت. لەبەرەوە پێویستە ئەو ڕێنمایانە ئێوە زیاتر جەختی لەسەر بکەنەوە و لە بەرنامەکەمان بەرنامەگەلێکی زۆرمان لەسەر ژینگە و ژینگە دۆستی و ڕێنمایی بەخشین و پەروەردەکردنی تاکەکان بۆ خۆشویستنی ژینگە دانی درێخیمان نەکردووە لە شتان ساغی سەرکەوتوو بن. زۆر باشە. ماوەیەکی زۆرە سلێمانی بەجۆرە لە جۆرەکان بریندارە و خوێنی لێڕوە بەهۆی ململانەی سیاسی بنەماڵە و حیزبەکانەوە لە پارێزگای سلێمانی کەمترین ئاوڕی خزمەتگوزاری و پرۆژەی لێدراوەتەوە. بەجۆرە لە جۆرەکان نەجادەیەکە دێ دڵت پێخۆش بێت نە شوێنێکی گەشتاری تا چەند ئەم پارکە دەبێتە هەوێنی ساڕێژبوونی بەشێکی کەم لە برینەکانی ئەم پارێزگایە کە نە حکومەت بە شێوەی هیشتیاوری لێداوەتەوە نە ململانێ سیاسی و بنەماڵیەکان هێشتوێتی جادەیەکی باش پارکێک خزمەتگوزاریەک بەجێ لە جۆرەکان وە کەرتی تایبەتیش تا ئێستا لە پارێزگاکەیە ئەوەندەی لە هەوڵی خۆبەهێزکردن و بەهێزکردنی پێگەی خۆی دابووە ئەوەنداوڕی لە سوودی گشتی و بەرژەوەندی گشتی نەداوەتەوە. ڕاست پێ بڵێم لایەنەکان و کۆمپانیا گەورەکان ئەگەر من زیاتر لە نزیکەوە ئاگادار بم یعنی وەکو ئەندازیارێکە چەند ساڵێکە لە گروپی کۆمپانیەکانی هەڵبجەیان بەڕاستی وەکو خۆمان ئیحتیمامێکی زۆر زیادمان ناوە بەم بوارە ژینگەیە کە ویستمانە لە هەموو بوارێکی تراجە دەستمان دیار بێ. مەسەلەن دروستکردنی پارکی مەولانە بۆ کوالیتیە بەرزە بە بەکارهێنانی ئەو مەوادە باشان بە بەرزترین کوالیتی جێبەجێکردن ینی هەوڵمان ناوە دەستکراوە بین لە هێنانی باشترین مەواد و باشترین جۆری جێبەجێکردنە. نەک تەنها پارکی مەولانە ئێمە کۆمەڵە پرۆژەی ترمان کردووە لە شاری سلێمانیە مەسەلەن سەوزکردنی سەرقەبرانی گردی ئابڵاغ کە ئەمە زیاتر لە 2000 نەمامان تیا ڕوانەوە کام ئەکرێ و هەر لایەنێکی تر هەر لایەنێکی تر لە کۆمپانیەکان و لە حکوومەتیش ینی بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی و شارەوانی سلێمانی من ئاگاداری نیەت و دڵی بەڕاستی بەڕێوەبەرەکان و ئەندازیارەکانم کە هەدەفیان هەیە کە چاکسازی بکەن کە ڕێژەی سەوزایی زیاد بکەن بەڵام ترە بە حکوومەتیش پشتیوانێکی باشی ئەمە بێت ینی سەپۆرت بکە بجێ تایبەتی بۆ دابین بکە بەڕاستی و پارکانی کە دروست دەکرێت وەکو بەڕێز ئاماژت پێە دوای چەند ساڵێک وجودی نامێنێ دوای چەند ساڵێک بەڕاستی ئینسان بێتاقەت ئەبێ و خەفەتە خواکە پەلایان ئاڕوە بە هەمومان ئەبێ کارێ بکەین بۆ ئەوەی چارەسەری ئەو گرفتە بکەین. زۆر سپاس بۆ بەڕێز ئەندازیار داراوان ڕەسوول بەڕێوەبەری پرۆژەی پارکی مەولانە زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆم دەرفەتەش سپاسدانەکەم.